تقريبا دكتورەکە تۆ بێنە سەرنجی. شانەی قەیرانەکانی کەرکووک وەرگرتنی ڤاکسینی کردوتە مەرزی چوونە ژوورەوەی هاوڵاتیان بۆ ناو فەرمانگە حکوومیەکان لە کەرکووک. ئەندامێکی شانەی قەیرانەکان دەڵێت وەرگرتنی ڤاکسینەکە کراوەتە مەرزی چوونە ژوورەوە بۆ ناو فەرمانگەکانی کەرکووک وەک هەنگاوێکی احترازی بۆ پاراستنی ژیانی هاوڵاتیان. هیچ لەو ڕێکارنەکەەوە لە فەرمانگە حکوومیەکانی کەرکووک بەگشتی هەر کەسی خۆی نەکوتیبێەوە ئەو کارتی لقاحی پێ نەبێ قەدەغای هاتنە ژوورەوەی بۆ ناو فەرمانگەکان و ئەو بڕیارە لە سەروی خۆشمانەوە دەرچۆشانی قەیرانەکان بڕیاری لژنەی تەندروستی و سەلامەتی لە بەغدا لەسەر ئاستی هەموو عراق ئەوە جێبەجێ ئەکرێ و ئێمە داواکارین هەر هاوڵاتیەک ئەگەر هات و خۆشی نەکوتی بێ لە دایرەی تەندروستی کەرکووک لە سنتەری تەندروستیەکان لە هەموو شوێنێک لە 62 شوێن لە کەرکووکە شوێن هەیە بۆ خۆکوتاندن و هەروەها تیمی گەڕۆکمان هەیە لە ناو شاری کەرکووکە ئەگەڕێن بە ئاسانترین و بە کەمترین کات دەتوانن خۆیان بکتن و ئەو کارتە وەرگن بۆی کە خۆیان لقاحکەن و خۆیان بپارێزن لە ڤایرۆسی کۆرۆنا. سەرۆکی ئۆبەی تەندروستی گشتیش لە کەرکووک دەڵێت تەشەنەکردنی کۆرۆنا لە پارێزگای کەرکووک پەیوەندی بە بڵاوبوونەوەی زۆری ئۆمیکرۆنەوە هەیە. هەموو نیشانەکانی پەتاکە ئەوەیە کە ئەوەی وای ساکە بڵاوە بێتەوە زۆربەی ئۆمیکرۆنە چکۆم تەنها ئۆمیکرۆن لەو جۆرانی کەوا هەیە لە کۆرۆنیا تا ئێستاکە ئەو تایبەتمەندی هەیە کەوا زۆر بە خێراوی بڵاوە بێتەوە. ئێمە ڕێنمایەکانمان بۆ خەڵکی یەکەم شت ڤاکسینە یعنی کە تۆژینەکان وا کراوە ئێستاکە لە بریتانیا و لە ئەمریکا ئەڵێن جەمی سێەم زۆر زۆر ئەوەی وەریەگرێت ئەی پارێزیە لە جۆری ئۆمیکرۆن. بە پێیامارەکانی تەندروستی کەرکووک لە ڕۆژی دەیەم مانگەوە شەپۆری چوارەمی کۆرۆنا گەیشتۆتە کەرکووک. حاڵەتەکانی توشبوونیش بە پەتاکە لە کەرکووک لە پێشەوەی پارێزگاکانی عێراقدایە بۆ یەکەمین جاریشە لێپرساوێکی تەندروستی کەرکووک نایشارێتەوە بەشێکی ئەو حاڵەتانی کۆرۆناکە لە کەرکووکان لە جۆری ئۆمیکرۆنن. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.